لیژنەی وردبینی لە لیستی موچەخۆرانی هەرێم بۆ جاری دووەم گەڕانەوە هەرێمی کوردستان و دەستیان کردووە بە وردبینیکردن. ئەمە لە کاتێکدایە کە موچەخۆرانی هەرێم لە چاڕوانی ئەوەدا بوون کە بەغدا موچەکانیان بۆ بنێرێن نەک لیژنەیەکی تر. وەک کاردانەوەیەکیش بەرامبەر سستی کارکردنی لیژنە وردبینیەکە نوێنەری ژمارەێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە سلێمانی گردبوونەوە داوایان کرد لیژنەکە پەلە بکات لە کارەکانی و بەغداش لە زووترین کاتە موچە بنێرێت. ئەو پەیامە بەوازحی بگاتە حکوومەتی عێراقی و بەڕێز عەبادی کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان زیاتر لە 3 مانگە چاوەڕێی حکوومەتی عێراقیەکەن کە ئەو موچەی کە بەڵێن یابوو لە ڕابردوو بینێرێت تا کوردستانەی نردووە بەناردنی ئەم جۆرە لیژنانە بەردەوام موچە یاخودە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دوا ئەکوێت و زیاتر سیاسەتی برسیکردن بەرامبەر بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقیەوە جێبەجێکرێت. بەڕاستی ئەو کاری کە حکوومەتی عەبادی و بەناو لیژنەی تەدقیق لە هەرێمی کوردستان دەیکا کارێکی نەشیاوە لە ئێستادا چونکە حاڵ وەزع و گوزەرانی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان لەو پەڕینە هەمواریدایە و ئەمە درێژە کێشانە بە سیاسەتی برسیکردن و سسکردنی هەرێمی کوردستان. هاي العملية تستمر لن نتوقف. حەیدەر عەبادی لە نوێترین وتاری هەفتانەیدا ڕایگەیاندووە دوای تەواوبوونی کاری لیژنەکان لە زووترین کاتە موچەی فەرمانبەرانی هەرێم دەنێرێت. بەڵام وەک چالاکوانان و فەرمانبەران دەڵێن عەبادی کات دەکوژێت و وەک دەستکەوتێک بۆ هەڵبژاردنەکان بەکاری دەهێنێت. ئێمە ئەوەی کە ئێستا دەرکی پێەکەین و هەستی پێەکەین جۆرێک لە دەستی پێکردن هەیە، جۆرێک لە کاتکوشتن هەیە، جۆرێک بەکارهێنانی ئەم وەزع هەیە بۆ لە هەڵمەتی هەڵبژاردنەکانی عێراقا لەلایەن هەندێک لایەن و هەندێک کەسایەتی عێراقی و لەلایەن هەندێک دەسەڵاتدارانی عێراقیەوە. ئێمە بینین عەبادی دەستی بە فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکە چونکە هەڵبژاردنەکان نزیکە بڕیار وایە 12/5 لە عێراق هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەران بکرێ بۆیە پێمان وایە عەبادی کاتە کوژێت و ئێمەش بە حەقەت ئەمە بەو پەڕی نامۆراڵی و بەو ئەبینین کە ئەمە دوورە لە هەموو سلوکێکی سیاسیەوە کە تۆ بەس بە ئەوی لە ئینتخابات دەنگ بێنی و یاخود ڕێژەی کورسیەکان زیادکە بێی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان یا موچەخۆران برسی بکەیت. دواکەوتنی موچە لەلایەک و نەناردنی بوجە لەلایەن بەغدا و لەلایەکی ترەوە پرۆسەی خوێندن لە پارێزگای سلێمانی بەرەو پەککەوتن دەبات و بۆیە داواکان ئاڕاستەی حەیدەر عەبادی دەکرێت بۆ جێبەجێکردنی ئەو بەڵێنانەی کە بە موچەخۆرانی هەرێمی داوە. حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم دەرگاکانی بەڕووی بەغدادا کردووەتەوە بۆ دانووسان و چارەسەری کێشە و گرفتەکان و ناردنی بوجە و موچەی فەرمانبەران. بەڵام حکوومەتی عێراق جگە لە یاریکردن بە کات و کاتکوشتن هیچ هەنگاوێکی کردداری نەناوە. ئەمەش بۆتە هۆی نیگەرانی فەرمانبەران و ئێستا ئەوان ڕویان لە بەغدادا بۆ چارەسەری کێشەکان و ناردنی موچەکانیان. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.